دەزان مانگی پیرۆزی ڕەمەزان تایبەتمەندیێکی خۆی هەیە ئێواران هاوڵاتیان کاتێ دێنە بازار بۆ کڕینی کەلوپەل و شمەک و پێداویستیەکانیان ئیسراف و زیادەڕەوێکی زۆر دەکرێت لە مانگی ڕەمەزاندا. جا گفتوگویان بابەتە لەگەڵ ئابووریناسێکدا دەکەم بزانم لە مانگی ڕەمەزاندا ئەو زیادەڕەوی ئیسرافە کە هاوڵاتیان دەیکەن چ زەرر و زیانێک بە گیرفانی ئەوان دەگەێنێت و چی بکرێت بۆ ئەوەی ئیسراف و زیادەڕەویەکان کەم بکرێتەوە لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ مابێت. مامۆستا جوڵەی ئابووری لە مانگی ڕەمەزانە ئەڵێم تا چەندێک ئیسراف بە گیرفانی هاوڵاتیانەکە و تا چەندێک هاوڵاتی بۆنەی بە ڕۆژۆ حەز لە خواردنەکە تا چەندێک زەرر لە گیرفانمانە خۆی لەبەرەوەی کەوا مانگی پیرۆزی ڕەمەزان تایبەتمەندێکی جیاوازی هەیە حەز و ئارەزوی کەسەکان زیاتر بێ بۆ خواردن و خواردەمەنی هەوو کل پێداویستانێکەوە من و توی هاوڵاتی پێویستمانە کاتێ بەکاربەری و ڕۆژوویەتەوە بازارەوە حەز و ئارەزوو کار پاڵنەرێکی سەرەکی وای لێکەکەوە ئەگەر گیرفانێکی کەمیتیابێت ئەو حەزانەی کە هەیەی لەوانە پێویستیشی نەبێت لە هەمان کاتە ئەمە معادلێکی ئابووریمان هەیە کە لە کاتی برسێتیە نابێ بازارکەی چونکە عادەتەن ئەو شمۆک و خزمە گوزاریانی ئەو کاڵەی کڕی حتمما دوای ئەوە لێ پەشیمانە بیتەوە چونکە ئەوە نییە کەوا پێداویستێکی پێویستەکەیتەوە بڕکاتەوە بەڵام پێمان وایە مانگی پیرۆزی ڕەمەزان تایبەتمەندی جیاوازی خواستی تاکەکە زیاکە ئەم زیادبوونی خواستە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا من و توی بەکاربەریە بازارەوە حەزمانە زوڵێ بۆ هەموو ئەو شمۆک و خزمە گوزاریانە بە تایبەتی لە بابەتی خواردن و خواردەمەنی وامەڵەیەکە جۆرێک لە جۆرەکان ئەو داهاتە نەختینەیەکە لە گیرفانمانەیە زیاتر سەرفیکەین هەرچەند ئەمە لەوانەیە ئابووریانش نەبێ بەڵام ئەمە لەبەرەوەی کەوا پاڵنەرەکەمان پاڵنەرێکی نەفسیە دەرونیە وامەڵەیەکە کەوا بیکڕین لە ماڵعیلم کاتێک چینە ماڵەوە لەوانەیە ئەو شمەکەشمان پێویست نەبێت. ئامۆژگاری چیە بۆ هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانە تا زیادە ئیسراف نەکە هەم لە پای گەورەش لە قورئانە فەرمێ کە ئیسراف نەکەین ئێوە ئامۆژگاریتان چێت هەم لە ڕوو ئابوووریەکەیەوە کە کاریگەری نەبێت لە سەریان لە دوای مانگی ڕەمەزانەوە پێیان دیار بێت لە ئەگەری نەهاتنی موچەیە لەبەرەوەی ئێمەکەوا پشت بە موچە بەسی موچەش بەم شێوەیەکەوا دواکەوە نادرێ وازەح لە هەممان بۆیە پێویستەکەەوە ئەو کەسێکەوە بەرپرسیاتی خێزانی لە سەرسانە بەپی پێویستەکانی ڕۆژانی خۆی پێویستەکان ڕزا لە پێویست نەکرێت چونکە هەموو زیاد لە پێویستێک لە بابەتی خواردن و خواردەمەنیە حتمما بە دڵنیایی بەزەرشکێتەوە بە سەریا لەبەرە پێمان وایە پێویستە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خۆی یەکێک لە حکمت و فەلسەفەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەیەکەوە جۆرێک لە جۆرەکان دان بە خۆمان نابگرین سەبر بگرین ئارام بگرین خۆمان لە یانی ڕابین لەسەر برسێتی وی بزانینکەوە خەڵکێکی هەیە لە مانگەکانی کە هەژار و نانیان نێوی خۆن ئێمە بۆ جۆرێک لە حکمەتەکان ئەمەیە لەبەرە پێمان وایە بەڵێ پێویستەکەوا سنوورێک دیاری بکەن باشتری حەلەوەیەکەوە پێویستەکانی خۆی لەگەڵ ماڵەوە بۆ نمونە ئەو ڕۆژە کابانی ماڵەوە پێویستەکانی ڕۆژانەی خۆی یان مەسەلەن چەند ڕۆژێک دیاری بکە بۆی بتوانێت بۆ داهاتێک نەختینەیت کەمەی کە لە بەردەستایە پێداچەنگ خۆکە ئێمە شتێکمان هەیە لە ئابوووریە مەسەن هەر واوتراوە سەر حاڵەتەکە وا لاتەوە بەداخەوە ئێمە نیوەی ڕۆژەکە بڕنان ناخۆین بەڵام بەداخەوە لەسەر سفری ئێوارە زیاد سێ ئەوەندەی ڕۆژەکە مەسەلەن پێویستەکان ئەمەدەیەکن لە کاتێکە لەوانەیە لەتوانین بڵێن لە ساپنجام پێداویستانێکە لەسەر سفرەکانمان هەیە ناخورێت ئەوە چێتە بابی زیادەڕۆییەوەکەوە هەم ئابوورین هەم لە عینی پیرۆزی ئیسلام ڕێگە پێدراونی